دیقەت بە شایەتمان ناهێنی یەکێکەوە موسڵمان بێ شایەتمان ناهێنێ ئەڵم بشۆ خۆ بشۆ غوسڵێ بکە وەرە و دوایی هاتەوە ئینجا شایەتمانێنێ یعنی پێش ئەوەی کە بڵێ ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله ئەبێ لەشی خاوێن بێ ئەبێ لەشی پاک بێ کەواتە ئەمە نوقتەیەکە پێش دینیش کەوتووە پێش تەوحیدیش کەوتووە پێش عەقیدەش کەوتووە پێش هاتنە ناو ئیسلامەوە کەوتووە هەتاوەکو ئەو حەدە بەڵێ لەشی جەنابا بێ بڕۆ خۆ بشۆ ئەچی بۆ حەج و عەمرە بچۆ خۆ بشۆ ئەگەیتە مەککە بڕۆ خۆ بشۆ تەوافەکەی بچۆ خۆ بشۆ ئەچیتە مزدەلیفە بچۆ خۆ بشۆ ڕۆژی تەرویە بچۆ خۆ بشۆ هەموو ئەمانەوات لێیەکە بەردەوام غوسڵکی سوبحانەڵڵا لە ئیسلامە 21 دانە غوسڵ هەیە ئەوەی لە هۆش خۆیە چێ هۆشیەتەوە دیسانەوە غوسڵەکات ئافرەتێک ئەچێتە حەیض یان چێتە نیفاسەوە دیسانەوە غوسڵەکات هەموو ئەمانە 21 دانە غوسڵ هەموو غوسڵێکی جگە لە خۆشتن دەستنوێژێکی لە پێشەوەیە دەستنوێژێک کە شوی ئینجا خۆت پاکەیتەوە ئینجا ئاوەکەی بەلاشی خۆتە